وا پێدەچێت هێرشگەری زیاتر لە ئەوروپا ئەنجام بدرێت. ئاژانسی پۆلیسی ئەوروپی یوروپۆل ڕێکەوتی 2 مانگی دا هۆشداری ئەوەیاندا کە لەگەڵ هەبوونی چەندین گروپی میلیتانەکان کە هاوکات لە ناوچەکەدان و ئەوانەشی کە ڕەنگە گەیشت بنە ئێرە لە کاتێکدا کە داعش ڕوبەڕووی کۆمەڵێک کارەسات بۆتەوە لە عێراق و لە سووریا. قسەکردن دوا بە دوای بڵاوبوونەوەی ئەو راپۆرتە ڕێخەری ئەوروپی بۆ نهێشتنی تیرۆر گیلیس دی کریشۆف دەڵێت ڕەنگە هەڵەبێت ئەگەر پێشبینی ئەو بکەین کە میلیتانەکان مەیلی بە ئەنجام گەیاندنی هێرشیان هەبێت کە هێشتا جارێ لەسەر خاکی ئەوروپا ڕووی نەداوە. کریشۆف لە ئۆفیسەکەی خۆیەوە لە ئەنجومەنی ئەوروپا لە برۆکسیلەوە بە ڕۆیتەرسی ڕاگەیاند کە ئەمە بەشێکی لایەنی کێشەکەیە، شیانێکەیە کە ئەو چەکدارانە هەلی لێشاوی کۆچبەران بقۆزنەوە بۆ ئەوەی دزە بکەنە نێو یەکێتی ئەوروپا، بەڵام ڕەنگە هەڵەیەکی گەورەوێت تەنها باوەڕ بەوە بکەین کە هەڕەشەکە لە دەرەوە دێت. ئێمە خەڵکانێکی زۆرمان هەیە کە مەیلی توندڕەویان هەیە لە ناوخۆی ئەوروپادا. دەژڵێت کە یەکێک لە دەرەنجامە سەرەکیەکانی راپۆرتەکە ئەوەیە کە شانە نووسەکان پێدەچێت کە چاوەڕوانی فەرمانی ئەنجامگەیاندنی هێرش بکەن و داعش لە ڕێی ئینتەرنێتەوە بەردەوام دەبێت لە ڕاکێشانی هەوادارانی. ئێمە لە بەردەم تۆرگەلێکی زۆر بەتواناداین کە لەلایەن داعشەوە ڕێکخراوە و لە بنەڕەتدا لەم سەروەختەدا بۆ ئەو خەڵکانە کە ڕەنگە پێشتر ڕەوانە کرابن و یان ڕەنگە چاوەڕوانی کاتێکی گونجاو بکەن بۆ ئەنجامدانی هێرش، بەڵام لەگەڵ ئەوەشدا خەلافەتە بەرچاوەکەی داعش لە دارماندایە، بەڵام هێشتا خەلافەتە ڕاستەقینەکە هەر لە ئارادایە. یوروپۆل لە راپۆرتەکەیدا سەبارەت بۆ هەڕەشانی کە گروپە ئیسلامیەکە نوێنەرایەتی دەکات بەرامبەر 28 دەوڵەتەکە دەڵێت زۆرترین شیانی هێرش ئەوانەیە کە پێشتر لەم چەند ساڵی دواییدا بەکارهێنراون لە کردەوەی دەستڕێژیکردن بەناو خەڵکدا و خۆتەقاندنەوە لە پاریس و برۆکسل و تا چەقۆکێشان و پەلامەردانی دیکە لەلایەن خودی توندڕەوەکان خۆیانەوە. کریشۆف ئەوە دەڵێتەوە کە راپۆرتەکە ئەوەی ئاشکرا کردووە کە تەقاندنەوەی ئۆتۆمبیل و ڕەفاندن لە سووریا بە زۆری هەبوون، ڕەنگە وەک کۆمەڵە تاکتیکێک لە ئەوروپاش دروست بێت. هەندێک نیگەرانن کە خەڵک لە سووریا و عێراق فێربوون لەسەر ئەوەی کە چۆن ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و بەکاربێنن، لەبەر ئەوەی ئێستاکە داعش لەم جەنگە هاوشێوێدا بەکاری دەهێنێت هەر ئەوەیە. دوم هێشتا 2500 کەسی ئەوروپایی توندرە و هەرماوە لە سووریا و لە عێراق کە ئێمە نازانین ئێستاکە ئەوانە چی دەکەن. سەرباری ئەوەی کە راپۆرتەکە دەڵێت کە بنکە و تۆڕەکانی کارەبا و ویزگەکانی وزەی ناوەشی پارێزراون، بەڵام هێشتا نەمان بینیوە بکرێنە ئامانجی هەرە سەرەکی کە لە ئایندەدا دەردەکەوێت لە ڕێی بەکارهێنانی تەکنیکاتی هاکردنی ئەنتەرنێتەوە. کریشۆف دەڵێت کێشەیەک لە ئارادایە کە بۆچی بەو ڕادەیە ڕێکخراوە تێرۆریستەکان ئینتەرنێت وەکو چەکێک بەکار ناهێنن کە ئەمە بۆ بەرزکردنەوەی هێرشە لە ڕێی ئینتەرنێتەوە بچنە ناو ئسکادا واتە سەرپەرشتیکردنی کۆنتترۆڵ و دەستڕاگەیشتن بە داتاکان و وێستگەی ناوکی و بەندا و وێزگەکانی کارەبا و ڕوانگەی کۆنتترۆلی بواری ئاسمانی کە هەتا ئێستاکە ڕووی نەداوە. زۆر جار کە باس دەکرێت ئینتەرنێت زیاتر لەلایەن سیخۆڕەکانەوە و تاوانی ڕێکخراوەوە بەکاردەهێنرێت، بەڵام بە دووری ناگرم کە بەر لە 5 ساڵ لەمەوبەر ئێستاکە ڕووبەڕووی ئەوە دەبینەوە. لە بنەڕەتدا تەواوێکێتی ئەوروپا لە ژێ هەڕەشەدایە، نزیکەی زوربەی ئەو حکومەتانە دەگرێتەوە کە لە هاوپەیمانیدان بە سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سووریا. یوروپۆل دەڵێت بە هۆشداریەوە وا پێدەچێت کە داعش دزە بکاتە ناو کۆمەڵگەی ئاوەرەکانی سووریاوە لە ئەوروپا وەک هەوڵێک بۆ ڕوژاندنی دژایەتیکردنی کۆچبەران کە زۆرێک لە حکومەتەکانی یەکێتی ئەوروپای شەکاندووە. لەگەڵ ئەوەی کە ئێستاکە داعش لە تێکشکاندایە لە سووریا و لە عێراق، کریشۆف دەڵێت دەبێت ببێت بەوانە و عیبرەتێک بۆ حکومەتەکان کاتێک ئیسلامی توندڕەوەکان کاتێک لە ئەفغانستان دەگەڕێنەوە جەنگیان دژی جەزائیر بەرپا کرد. ئێمە پێویستە ئامادەکاری بکەین لەبەر ئەوەی هەندێک لەوانی لە ڕێی سەفەرکردنی لا بەلاوە دێن بۆ ئەوروپا وەک هەوڵێک بۆ گەڕانەوە بۆ وڵات و ئێمە نامانەوێت ئەو هەڵەیە دووبارە بکەینەوە کە لە کۆتاییەکانی هەشتاکاندا کردمان کە کاتێک ڕووسیەکان ئەفغانستانیان بەجێهێشت ڕێماندا کە مجاهیدەکان بەسەربەستی بسوڕێنەوە، ئەوە بوو گەڕانەوە بۆ وڵاتە بنەڕەتیەکانی خۆیان وەک ئەوەی جەزائیر. راپۆرتەکەی یوروپۆل دەڵێت کە هەروەها داعش وا پێدەچێت دەستکات بە پلانڕێژی بۆ هێرشەکانی و ناردنی میلیتانەکانی بۆ ئەوروپا لە ڕێی لیبیا و گروپەکانی دیکەش کە ئەلقاعیدە و هاوپەیمانەکانیشان دەگرێتەوە، بەردەوام دەبن لە دروستکردنی مەترسی بۆ کیشوەرەکە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.